نەبوونی پاڵەوانیەتی کچە یاریزانانی تۆپی دەستی یانەکانی باشووری کوردستانی بێزار کردووە. ماوەی 2 ساڵە بەهۆی قەیرانی داراییەوە هیچ ڕکابەرەیەکی یاری تۆپی دەستی کچان بەڕێوە نەچووە. ئەمەش بۆتە هۆکار کە تیپەکان گۆڕەپانەکان چۆڵ بکەن و کچە یاریزانانیش لە ماڵەوە دانیشن. دیار بوو کە ئاستی هەموو یاریزانێک دابەزیوە لەبەر نەبوونی هیچ پاڵەوانێتیەکی تۆپی دەست کە بەگشتی یاریزانان ئاستیان نزم بووە. لەوەش دەگەڕێتە بەهۆی نەبوونی ڕاهێنان و نەبوونی هیچ پاڵەوانێتیەک. تۆپی دەست لە مێژەوە وەستاوە، ئێمە زۆر حەز دەکەین کە بەشداری بتوڵەکان بکەینەوە، بەڵام لەبەر بوونی قەیرانی دارایی ناتوانین بەشداری لە هیچ یاریەک بکەین و ئێمەش هەموو لە ماڵ دانیشتین چاوەڕوانی ئیتیحادی کوردستان دەکەین کە بڵێ وەرن بۆ بەشداریکردنی یاری. سەرۆژ یەکێتی تۆپی دەستی کوردستان لە ڕێگای مایکی ڕوودا و مژدەی بەڕێوەبردننی قارەمانیەتەکان دەداتە هەوادارانی یاریەکە. لە پەیوەندیداین لەگەڵ چەند کۆمپانیایەک کە بتوانێت سپۆنسەری خولی کوردستان کوڕان و کچان بکات و هەروە وعدێکشمان لە لێژنەی ئۆلۆمپی کوردستان وەرگرتووە کە بەم زوانە جوابمان بدەنەوە کە بەشەبوجێک کەممان داوا کردیە تاوەکو بتوانین هەردوو خول بەڕێوە بێت. کچە یاریزانانی باشووری کوردستان بەردەوام کۆنتڕۆڵی کێبڕکێکانی عێراقیان کردووە، یانەی ئافرەتانی هەولێر وەک نوێنەری یانەکانی عێراق بەشداری پاڵەوانێتی یانەکانی عەرەبی کردووە لە وڵاتی مەغریب. محەممەد کارێزی ڕوودا و هەولێر.